لە هەواڵەکانی ئەمڕۆ سەرنجستان بۆ گرتبوونەوەیەکی خاوەن پێداویستیانی تایبەت لە سلێمانی ڕائەکێشین کە ماوەی 50 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە. هەر بەهۆی دواکەوتنی موچە بازار بەرەو سستی ئەڕوا لە ئەلوەی سلێمانی چەند بەرهەمێکی کشتتوکاڵی نرخەکانیان دابەزیوە. سەرنجستان بۆ کەوتنە خوارەوەی درۆنێکیش لە گوندێکی شار باشێر ڕائەکێشین. سڵاوتان لێبێت. موچەکانیان تەنیا 150,000 دینارە، بەڵام وە 50 ڕۆژە خاوەن پێداویستیانی تایبەت موچە نەچۆتە گیرفانیانەوە. هەر بۆی ئەمڕۆ لە بەردەم باخی گشتی سلەیمانی گرتبوونەوە و داوایان کرد بە هەر شێوازێک بێت موچەیان پێ بدەن. ژمارەیەکی زۆری خاوەن پێداویستی تایبەت لە گرتبوونەوەکەدا بەشدار بوون. بەردەم باخی گشتی سلەیمانیان بۆ ماوەیەک داخست. یەکێک لە خاوەن پێداویستە تایبەتەکان بە 964 وت خەریکە بەهۆی ناهەمواری ژیانەوە ژن و منداڵەکەم لە دەسەدەم، چونکە دۆخی ژیانمان زۆر قورسە و بێموچەی وای کردووە نەتوانین پێداویستی خۆمان و ماڵەوەمان دابین بکەین. بەرهەمی ناوخۆ ڕوو لە پێگەیشتنە و هەر لە ئێستاوە لە ئەلوەی سلێمانی نرخی تەماتە، بیبەر، کاڵک ڕویان لە داکشانە. بە جۆرێک ڕۆژانی ڕابردووە و نرخەیان بەخۆوە نەبینیوە. سەربەر عەلی سەرۆکی سندیکای کشتتوکاڵی ئەلوەی سلێمانی بە 964 وێت ئەمڕۆ هەر کیلۆیەک تەماتە لە ئەلوە لە خوار 200 دینارەوە دەفرۆشرێت، لە کاتێکدا پێشتر بە 350 دینار بووە. نرخی کاڵک دوێنێ بە 600 دینار بوو، ئەمڕۆ بە 300 دینارە. بیبەریش لە 750 دینارەوە دابەزیوە بۆ 300 دینار. هۆکاری دابەزینەکە شەگەڕێتەوە بۆ نەبوونی بازاڕ و کەمی خواست لەسەر بەرهەمە کشتتوکاڵیەکان. ئەم بەیانیە لە گوندی بێورەی شارباژێر درۆنێک کەوتە خوارەوە و هیچ زیانێکی لێ نەکەوتەوە. لەوەتەی ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئیسرائیل ڕووی لە هەڵکشان کردووە. بە نزیکەی 15 درۆن لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کەوتونەتە خوارەوە. لەبارەی ڕووداوەکەی ئەمڕۆ فەرهاد ساڵح قایمقامی قەزای چوارتا بە 964 ڕاگەیان درۆنەکە لە گۆڕستانی گوندی بێورێ کەوتۆتە خوارەوە و هیچ زیانێکی گیانی نەبووە بۆ دانیشتوانی ناوچەکە. ئەو بەرپرسە ئەوەشی خستە ڕوو نازانن درۆنەکە لە کوێوە ئاراستە کراوە، بەڵام تیمەکانیان سەرقاڵی لێکۆڵینەوەن. کاسبکارانی قەیسەری خان قێردار لە بازاڕی گەورەی کەرکووک داوا ئەکەن پەلە بکرێت لە نۆژەنکردنەوەی خانەکەیان کە ماوەی ساڵێک و 2 مانگە سووتێنراوە. لە ناوەڕاستی مانجی ئایاری ساڵی 2024 هەردوو خانی قێردار سووتێنرا کە پێکاتبوو لە 165 دوکان و کۆگا. هەر ئەو کات لیژنەیەکی 12 کەسی پێکێنرا بۆ لێکۆڵینەوە و قەرەبووکردنەوەیان، بەڵام تاکو ئێستا قەرەبووی و نەکراونەتەوە. ئەحمەد زەماریەکێ لە دوکاندارەکانە بە 964 وێت ساڵێک و 2 مانگە ئێمە دانیشتین و کار و کاسبی ناکەین، بەڵێنی نۆژەنکردنەوەیان پێداین لە ماوەی 3 مانگ، بەڵام تاکو ئێستا تەواو نەبووە. بە گوێرەی سۆراغی 964 هەر دوکانێک لە 30 ملیۆن دینار تاکو 200 ملیۆن دینار زیانی بەرکەوتبە و زیانەکانیش خەمڵێنراون، بەڵام تەرخانی داراییان بۆ نەکراوە. بەداخەوە ئەمڕۆژ 2 حاڵەتی خنکان لە هەرێمی کوردستان هەبووە، ئەویش خوشک و برایەک بوون لە بەنداوی دوکان. لێرە لەسەر ئەو شاشە سەرنجستان بۆ ئەم هەواڵە ناخۆشە ڕائەکێشم لە کاتێکدا کە دوێنێ شەویش لە سنووری گوندی بۆگت 2 کوڕ و باوچێک کە باوکەکە بە مامۆستای زانکۆی کۆیش بۆ پێشتر بەهۆی کەوتنە ناو ئاوەوە خنکان تاکو ئێستا تەرمی یەکێک لە منداڵەکان نەدۆزراوەتەوە، دوانەکانی تر دۆزراونەتەوە. دێمەوە سەر بەنداوی دهۆک کاماوەیەک پێش ئێستا بەڕێوەبەرایەتی ئەم بەنداوە ئاگاداری هەموو هاوڵاتیانی کردبووە، بە تایبەتیش ئەو گەشتیارانەی کە سەردانی بەنداوەکەی دهۆک ئەکەن پێیوت بوون بە هەموو شێوەیەک، نەک لە بەنداوی دهۆک لە بەنداوەکانی سنووری پارێزگای دهۆک مەلەوانی قەدەغەیە، ینی هیچ گەشتیارێک بۆی نییە خۆی لە نزیک ئاوەکانی ئەو بەنداوانە نزیک کاتەوە، بەڵام بەداخەوە دیارە ئەم خوشک و برایە کە بەنەتەوە عەرەبن لە بەنداوی دهۆک خنکاون و تەرمەکانیشان دۆزراوەتەوە، ڕەوانەی پزیشکی دادی دهۆک کراون.
دیارە بابەتەکانی خنکان یاخود چیرۆکی خنکان هەر لەم ساڵدا چەند ڕووداوێکی ناخۆش ڕویان داوە. ئەتوانین بگەڕێنەوە سەر ڕووداوی خنکانی مامۆستا ئابێستا کە ماوەی چەندین مانگە تاکو ئێستاش تەرمەکەی نەدۆزراوەتەوە. هەروەها ئاروان کە تەمەنی 7 ساڵان بوو تاکو ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە. وابزانین ئەمڕۆ پرسەکەیان بۆ داناوە بێ ئەوەی تەرمەکەی بدۆزنەوە. جا ئەم ڕووداوانە ڕووداوی ناخۆشن، هیوادارین دوایین ڕووداوی ناخۆش بێت کە بەسەر گەشتیاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابێت. بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.